ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئاسۆی بەرابەری. خۆشحاڵم کە جارێکی تر بەم بەرنامەوە دەبمە میوانی ماڵەکانتان. ئازیزان، لە بەرنامەی ئەم هەفتەدا دەمانەوێت لەسەر بارودۆخی ژنان لە دوای شۆڕشی ژیناو ئەو ئاڵوگۆڕانەی کە هاتووەتە کایەوە قسە بکەین. بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان کردووە لە هاوڕێشیوە فەکووریان، هەواڵنێر و چالاکی مافیژن کە لەم بەرنمەیە بەشدار بێ. فەرمونێەوەی تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڕێشی وام کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنمەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ڕێزی تایبەتم هەیە بۆ ئێوە و هاوڕێیان، سپاستان دەکەم بۆ بانکێشکردن. زۆر سپاس. هاوڕێشیوە پرسیارەکانم دەست پێ یەکەم و ئەگەر ئێوەش هاوڕابن لەگەڵما، یەکەم پرسیارم ئەوەیە بە بۆچوونی ئێوە ئەو هۆکارانە چین کە بوونە هۆی ئەوەی کە دروشمی ژن ژیان ئازادی بە شێوەیەکی بەرفراوان لەبەرچاو بگرێت دوای کوشتنی حکوومەتی ژینە ئامینی لە کوردستان و دواتر پەرە بسێنێ بۆ ئێران. ئەمە دروشمە بۆیە ئاوا هەم فەراگیر بوو بۆ ئەوە توانی ئاوا بەربڵاو بێتەوە، چونکە خۆی لە خۆیدا لە ذاتی خۆیدا فەلسفەیەکی گەورەی لە پشتە. کورد دەیان ساڵە خەبات دەکات، فەلسفە خەلق دەکات، لەسەر ئەم دروشمە کار دەکات. ئەمە دروشمێک نییە کە تەنیا ئەم ساڵ لەم شۆڕشە سەری هەڵدابێ. ئەمە دروشمێکە کورد دەیان ساڵە کاری لەسەر ئەکا، سیاسەتی لەسەر ئەکا، بە پراکتیکی لە هەموو شوێنەکان، لە ناخی کۆمەڵگادا، لە ناخی بنەماڵەکاندا، لە ناخی ژندا کاری لەسەر دەکا. بۆیە خۆی لە ذاتی خۆیدا قوڵە، خۆی لە ذاتی خۆیدا پڕمانە و گشتگیرە، بۆیە توانیوێتی بەم شێوەیە هەموو جیهان بگرێتەوە. سەرەتا بەس بۆ کورد بوو، لە کوردستان بوو، ئەمە سەرچاوی کوردستانەوە هەموو بەباشی دەزانن. دواتر لەم شۆڕشە توانی ئێرانیش بگرێتەوە. سەرەتا ئەمە دەزانین کە کوردستان هەر لە پێشدا لە ساڵیانی پێشووتردا لە خەباتی سیاسیدا پێشەنگ بووە. دەرکی سیاسی، بینشی سیاسی، تێڕوانینی سیاسی خەڵکی کورد لە دیکەی ناوچەکانی ئێران زۆر سەرتر بووە، جیاواز بووە. هەر ئەو کاتەی شوێنەکانی تری ئێران کەوتبوونە سۆنی جمهوری ئیسلامی، کورد دژ بەم حکوومەتە وەستا، بە باشی شۆناسەکەی و سیاسەتەکانی ناسی و دژ بۆ حکوومەتە وەستاوە. بۆیە لە پشت ئەم دروشمە بینش و تێڕوانین و دەرکی سیاسی کووردە، فەلسفەیەکی قوڵی لە پشتە. بۆیە توانیوە خۆی جێگیر بکات، توانیوە هەمووی دنیا دابگرێ، چونکە باس لە هەموو شتەکانی ژیان دەکا، باس لە ناخی مرۆڤ دەکا، باس لە پێویستیەکانی مرۆڤ و کۆمەڵگا دەکا و هەموو پێویستیەکان، هەموو داخوازیەکان لە خۆی دەگرێت. بۆیە هەموو نەتەوەکان پێشوازی لێ دەکەن. ئەم دروشمە کاتێک گەیشتوتە ئەوروپا، خەڵک پێشوازی لێ کردووە، گەیشتوتە ناوچەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوین، خەڵک پێشوازی لێ دەکات. بۆ ئەو هۆکارانەیە کە ئەم دروشمەیان دروست کردووە ڕاستن، ڕێک پەنجە دەخەنە سەر هەموو زامەکانی کۆمەڵگا، هەموو خواستەکان و هەموو کێشەکان، هەموو کێشەکان لە ژینگە، لە مافی مرۆڤ، لە مافی ژن، هەموو شت لە خۆی دەگرێت. بۆیە دەتوانێت وەڵامدەری خواستەکانی کۆمەڵگا بێت و شوێنی خۆی دەگرێتەوە. بەڵای زۆر سپاس هاوڕێشیوە. ئەم دروشمە واتە دروشمی ژن ژیان ئازادی چی کاریگەریەکی سیاسی و کۆمەڵایەتی لەسەر کۆمەلگای ئێران و کوردستان هەبووە لە ماوەی ئەم چەند مانگەی ڕابردوودا؟ لە ڕاستیدا لەباری سیاسیەوە کاریگەریەکانی زۆر نین بەڕای من، جگە لەوەی کە بە شێوەی زارەکی هەندێک سیاسەتوانانی ئەوروپی، سیاسەتوانانی ڕۆژهەڵات یان سلبریتیەکان وەڵامیان داوەتەوە و هاتوونەتە پێشەوە و ژنانی وەزیری دەرەوەی لە وڵاتان ئەم دروشمەیان بووتەوە و هاوڕابوون لەگەڵ شۆڕشی ژن. لە سیاستدا، لە پراگماتیک و سیاستدا نەیتوانیوە کاریگەریکی وابێ. بۆچی؟ چونکە ئەم دروشمە لە ناخی خۆیدا دژ بە سەرمایەداریە، دژ بە دەسەڵاتە، دژ بە بەرژەوەندی دەوڵەتەکانە. بەڵام لە کۆمەڵگادا، چونکە وەڵامی خاستەکانی کۆمەڵگا ئەداتەوە، وەڵامی نیازەکانی ئەداتەوە، زۆر جوان شوێنی خۆی دەگرێت. بەڵام لە کۆمەڵگایشدا هێشتا زۆری ماوە. لە ئێستادا کۆمەڵگای ئێرانیان دیکەی ناوچەکان بە تازایی بەمە ئاشنابوون، هەریکن ئیشی لەسەر دەکەن، بیناسن، کاریگەریەکانی بناسن. هەروەک دەزانین تەنیا لە ماوەی شۆڕشی ژینادا، هەر لە ماوەیە کە ئەم شۆڕشە دەستی پێکردووە، ژن ئازادی هاتووتە ناو دروشمەکان و هاتووتە ناو زاری خەڵکەوە، دەیان ژن لەسەر ناوی ناموس کوژراون لە کوردستان، لە ئێران، لە هەموو شوێنەکانی کوردستان، نەک تەنیا لە ڕۆژهەڵات، لە ڕۆژاوا، لە ئاشور.
کردەوەی دژ بە ژن زۆر بووە، ژنکوژی زۆر بووە. ئەمە کاری زۆری دەوێت بەڕای من ئەمە هێشتا سەرەتایە. دەیان ساڵە کورد بۆ خەڵکی ئەم فەلسفەیە، بۆ خەڵکی ئەم شعارە، بۆ خەڵکی ئەم دروشمە هەڵی داوە، کاری لەسەر کردووە. ئێستا هاتوتە ناو کۆمەلگاوە، سەرەتای کارەتی لەسەر کۆمەلگا دەبێ لە بڕێتە ناخی کۆمەلگاوە، بڕێتە ناخی کولتورەکە و کولتورەکە وردە وردە بگۆڕێ. ئەم کولتورە چەقبەستووە دەیان ساڵە بە مەزهەب و ئایینی جۆرباجۆر خنکاوە و پیاو سالارانەیە، سەرمایەداریە. ئەم دروشمە ڕێک دژ بە پیاو سالاریە، ڕێک دژ بە سەرمایەداریە. کاری زۆری ئەوێ وڵاتان بە هەموو توانای خۆیانەوە، بە هەموو توانای ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی خۆیانەوە کارەکەن بۆ ئەوەی کە نەهێڵن ئەم دروشمە بێتە نێو ژیانی خەڵکەوە، نەهێڵن ئەم کۆمەلگایە ئیسە هەیە، ئەم کولتورەی ئیسە هەیە، ئەم پیاو سالاریە ئیسە هەیە بشێوێت. چونکو پیاو سالاری و سەرمایەداری و ئەم نەزانیەی خەڵک و دوگمبوونی خەڵک لەسەر پیاو سالاری لە بەرژەوەندی دەوڵەتەکانە، لە بەرژەوەندی دەسەڵاتە، لە بەرژەوەندی سەرمایەداریە. بۆیە دژ بەوە ئەوەستن، ناهێڵن شوێنی خۆی بگرێن، ناهێڵن بڕێتە پێشەوە، بەڵام ناتوانن پێشی پێ بگرن. ئەمە شتێکە وەڵامدەری خواستی خەڵکە، وەڵامدەری خواستی مرۆڤایەتی و کەس ناتوانێت بەری پێ بگرێت. مافی مرۆڤ ئەو شتێکە مرۆڤ داوای دەکا، کەس ناتوانێت بەری پێ بگرێت. بەڵێ دەتوانن ڕێ پێ بگرن کە نەهێڵن خێراییەکەی زۆر بێ، خێراییەکەی کەم بکەنەوە. بەڵام هەر ئەو جۆرەیە کە کۆمەلگا ئێستا بم جوانیە پێشوازی لێ کردووە، وردە وردە دەچێتە نێو خەڵکیشەوە، دەچێتە نێو بنەماڵەکانەوە، دەچێتە مێشتی مرۆڤەکانەوە، چ ژن چه پیاو. بێگومان دەبێت لە سەرەتادا بچێتە مێشتی ژنانەوە. ئەمە ئەرکی ژنانە، هەموو شتێک ئەرکی ژنانە. ڕاستەکە ئێمە دەڵێن بەرابەری، بەڵام بەڕای من لەم کۆمەلگایەدا لەم کاتەدا ئەرکی ژن زۆرترە. ژن دەتوانێت کۆمەلگا بگۆڕێ، ژن دەتوانێت کولتور بگۆڕێ، ژن دەتوانێت تێڕوانی بگۆڕێ. چونکو ژن دەتوانێت بنەماڵی خۆی وابەڕێەوە، مناڵ پەروەرداکە، لەسەر کۆمەلگا کاریگەری هەبێ. دەبێ ئەمە دەست پێ بکات لە سەرەتا لە ژنانەوە. ژنان باوەڕیان بە خۆیان هەبێ، ژنان مافی خۆیان بناسن، توانای خۆیان بناسن و ئەمە وردە وردە بمەنە نێو کۆمەلگاوە. تاکو ئەو بیر و ڕای یا سالاریە ئەو شتێکە ئێستا هەیە وردە وردە نەمێنێت و بگۆڕێ. بەڕای من ئەمە کاری زۆری ئەبێ، ئیشی زۆری ببێت، لەوانەیە ساڵیانێک بخایێنێ. بەڵام هەر دەکرێت و هیچ ڕێگەیەکی نییە، کۆڵی لێ ناکرێت، ڕێگایەکی تر نییە لە بەردەم کۆمەلگادا، لە بەردەم جیهاندا ڕێگایەکی تر نییە. دەبێ ئەم ستەمەی لەسەر ژن هەیە، ئەم ستەمەی لەسەر کۆمەلگا هەیە، وردە وردە لا بچێت. بێگومان بە یەکبارە ناکرێ. هزاران ساڵە کۆمەلگا لە ژێر کاریگەری مەزهەبە، لە ژێر کاریگەری پیاوسالاریە، لە ژێر کاریگەری دەسەڵاتە. ئەمە بە یەکجاری لا ناکرێت، کاری زۆری هەبێ. بەڵێ زۆر سپاس هاوڕشیوە. هاوڕشوە بە بۆچوونی ئێوە دوای نزیکەی هەژمان لە شۆڕژگەرانەی ژن، ژیان ئازادی یام شۆڕشی ژینە، چە گۆڕانکاریەک لە پێگەی ژندا دروست بووە لە کۆمەلگای ئێران و کوردستان؟ هەر وەک من پێشتری شوتم، ئەم شۆڕشی ژنە ئێستا لە ئێران کێشەی زۆر هەیە، وەکو کێشەی ئابووری بە شێوەیەکە بە تەواوەتی هەموو شوێنی کۆمەلگای گرتووە، ژیانی خەڵکی سەقەت کردووە، خەڵک ژیانی بۆ نەماوە. باشە، بەڵام داواکاری ژنەکان، داواکاری ژنانە، ژن ژیان ئازادی هاتووتە سەرەوەی هەموو داخوازیەکانەوە. خەڵک کە دێتە کۆمەڵگە تێدە سەرشەقام دروشم ئەدا، دروشمەکان ئابووری نین، دروشمەکان دێتە سەرچی، دێتە سەر داخوازیەکانی ژن. ئەمە گۆڕانکاریەکی گەورەیە، داخوازی ژنان. پێشتر کە ژن باسی حجابی ئیجباری ئەکرد، باسی ئەوەی دەکرد کە دەبێ خۆی جلوبەرگی خۆی هەڵبژێرێ، وەڵام دانەوەی خەڵک زۆر باش نەبوو لەسەر. خەڵک دەیان گوت ئایا ئێمە کێشەی ئێمە ئێستا ئەمەیە، کێشەی ئێمە لە شکی زەر ژنانە؟ لەوە تێنەدەگەیشتن کە ئەمە سەرەتای کێشەکانە. ئەگەر خەڵکی کۆمەلگایەک نەتوانن تەنانەت جلوبەرگی خۆی ژیان هەڵبژێرن، چۆن دەتوانن لەسەر باسی چارەنووسازی تر قسە بکەن، بڕیار بدەن، هەڵویستیان هەبێ. بەڵام ئێستا دەبینین کە ژنان بە تەواوەتی زۆربەی ژنان دژ بەوە وەستاونەتەوە مافی خۆیان ئەناسن بە کۆمەلگاش بە گشتی پشتیوانیان دەکات. ناتوانین بڵێن هەموو کۆمەلگا، بەشێکی کۆمەلگاش هێشتا دژ بەوەیە، دژ بە ئازادی ژنانە، دژ بە هەموو مافی ژنێکە. هێشتا حکوومەت دێت، ڕژیمی ئێران دێت بە بەناڵاکردنی ڕێژنانی خراپەکار لە نێو کۆمەلگا، باسی ئەوە دەکات کە ئەم شۆڕشە دەیەوێت ژنان ڕوت بکاتەوە. تەنیا داخوازی ئەم خەڵکە خۆکردنەوەیە.
هێشتا دژبەریمان هەیە بەڵام کاریگەری خۆشی داناوە کەس ناتوانێت بە کۆڵی لەوە بکە کە کاریگەری زۆری هەبووە دروستمی سەرەکی خەڵک ژن ژیان ئازادیە ژن یەکەم وشەی ئەم دروشمەیە کە دێتە سەر زاری خەڵک زۆر زۆرە ئەو هەموو خەڵکە لەسەر شقامەکان کوژراون خوێنی گەنجانی بێتاوان ڕژاوە ئازاترین و باشترین گەنجانی وڵات کوژراون خوێنیان ڕژاوە ئەشکەنجە دراون چاویان کوێر کراوە بەس لەسەر ئەم دروشمە ڕاوەستاون گۆڕانکاری زۆری دروست کردووە بەڵام هێشتا گۆڕانکاریەکان لە ئاستی ئەو کۆمەلگا چەقبەستویە نییە کۆمەلگایەکە لە ڕۆژهەڵاتی ناوین بە تەواوەتی لەژێر کاریگەری ئایندایە بە تەواوەتی لەژێر کاریگەری پیاوسالاریدایە هێشتا زۆری ماوە بەڵام زۆر بە باشی شوێنی خۆی کردوتەوە چەقی داکوتاوەداوە ناوی کۆمەلگا و دەتوانێت ئەم ڕیشێ خۆیە هەرە پێدات و دواتر لە گەڵاکەیشی سەوز دەبێت بەڵای سپاس هاوڕشیوە دەتوانین بێژین یەکێتر لە گۆڕانکاریەکان ئەوەیە کە ئێستا دەبینین بنەماڵەی گیان بەخکردوان بە تایبەت دایکانی شۆڕشی ژینە یەکگرتوویەکی تایبەتی دروستکرێ ئەمە گۆڕانکاریەکە لە ناو کۆمەلگای کوردستان کە پێشتریش سنەتی بووە بەڵام ئەمە بە باوەڕی من گۆڕانکاریەکە کە ئێستا دەیبینین بۆ نمونە لە شارەکانی کوردستانەوەدا هەڵدەستنەوەشن بۆ شارە گەورەکانی ئێران بۆەوەی کە ئەم یەکگرتوویەکە بەدەستی ژنان و دروست بووە پێک هاتووە ئیدامەی بێ بۆ نمونە جاران ئەگەر کەسێک ڕۆڵەکەی دەکوژرا بە شیوەن و بە گریان و بە هەموو ئەمانە بەڕێوەچوو بەڵام ئێستا بە سرود و بە شعر و بە هەموو وتاری کە دایکان بە ئەوجی ناڕەحەتی خۆیانەوە باسیەکەن بەڵام لە عینی حاڵیشدا باز لە ئیدامەی ڕێگەی ڕۆڵەکانیانەکەن بە باوەڕی من ئەمە گۆڕانکاریەکە کە ئەمە هەر پێشتری سنت بووە وتم بەڵام ئەمە گۆڕانکاری کە بە باوەڕی من لە شۆڕشی ژینا دروست بۆ جای وەجەگەر نەزەرێکتان ئەز لەو بارە فەرموو بەڵێ منیش هاڕام لەگەڵ جەنابێت دایکانی کورد دەیان ساڵە جەرگیان دەستێ ڕۆڵیان پێشکەشی ڕێخەبات دەکەن ڕۆڵیان پێشکەشی ڕێ ئازادی دەکەن ئێستا ئەو هەڵوێستی دایکانی کورد ئەوەی دایکانی کورد ئەیان کرد بە یارمەتی میدیا بە یارمەتی ئینترنێت بە یارمەتی پلتفۆرمی وەکو ئینستاگرام و تەلێگرام و ئەوانە کەوتوتە بەرچاو خەڵکی دیکەی شوێنەکانی ئێران ئەوانیش نمونیان وەرگرتووە ئەو ڕێگەیان گرتوتە بەر بەڵێ بەڕای من ئەمە کاریگەری ئینترنێت و ئەم شەبکە ئیجتماعیەکانە کە توانیویانە ئەم گۆڕانکاریە دروستکەن پەیوەندیەکی ئێکجار زۆر لە بین ناوچەکان دروست بووە ئاگاداری زۆر دروست بووە دایتای زۆر هەواڵی زۆر بڵاو دەبێتەوە خەڵک هەموو شتەکان دەبیسێ ئەمە بۆتە ئەنێ خەڵک پێکەوە پەیوەندی هەیە بە یەک زامی هاوبەشەوە بە یەک داخی هاوبەشەوە بە یەک ئێشی هاوبەشەوە پێکەوە پەیوەندی دەگرن دەتوانن لە یەک تێبگەن دەتوانن پشتیوانی یەکتر بن هەر وەک دەبینین پێشتر ئازیەتی گردن لە شارەکانی تری ئێران بە شێوەیەکی جیاواز بوو بە قورئان خوێندن و بە ئازیەتی گردن و شیوەنکردن بوو ڕاستە ئێستا شیوەنەکە هەیە دایک جەرگسوتاوە کۆمەلگا بە گشتی جەرگسوتاوە بۆ خۆم ڕایکم هەیە دەڵێم هەر گەنجێک هەر لاوێک هەر کچێکیان کوڕێک ئەژن و پیاوێکی کۆمەلگا لە ڕێخەباتە دەکوژێ زیندانی دەکرێت ئەشکەنجە دەکرێت لەژێر ئەشکەنجەدا دەکوژێ تەنیا ڕۆڵەی بنەماڵەکەی خۆی نییە ئەوە ڕۆڵەی گەلە ئەو ڕۆڵە لە هەموو گەل سرێنراوە لە هەمومان دزراوە ئەو ڕۆڵەیە دەکوژرێ ژیناکە کوژرا لە هەمومانیان سند لە هەموو گەل سنیە لە هەموو بنەماڵەکان ئێستا گەل گەیشتن بەوەخت بنەماڵەکان گەیشتونە ئەو باوەڕێ ئەم ڕۆڵانە ڕۆڵەی هەمویانە ڕۆڵەی هەموو کۆمەڵگان بۆیە ئاوا پێکەوە کۆ دەبنەوە بۆیە ئاوا پشتیوانی یەکتر دەبن بەڕای من هۆکارەکەی ئەوەیە چونکو دەزانن ئەمە ڕۆڵەی هەمویانە ئەگەر ژینا کوژرا ئەگەر نیکا کوژرا ئەگەر شەهریار کوژرا ئەوانەی تر هەمویان زانیار کۆمار ئەو ڕۆڵانە گیانیان بەخت کرد ئەوە ڕۆڵەی هەمومان بوو ڕۆڵەی یەک بنەماڵە نەبوو ڕۆڵەی تەنیا باوکو دایکی خۆیان نەبوو یان ئەو باوکانەی وەکو ڕامین فاتحی وەکو ئەوانی تر ئەو باوکانەی ئەو دایکانەی ئەو ژنانەی گیانیان بەخت کرد باوکو دایک و خوشک و برای هەمومان بوون ڕۆڵەی گەل بوون ڕۆڵەی کۆمەلگا بوون ئێستا خەڵک ئەوەی لە ناخی خۆیدا بە هەستی خۆی دەرک کردووە بۆیە دەتوانن ئاوا یەک بگرن دەتوانن لە زامەکەدا پشتیوانی یەکتر بکەن بۆیە توانیویانە ئەو خەمەی لە ناخیاندا هەیە ڕێگای بۆ بدۆزنەوە دروستمێکی جوان هاتە پێشەوە کە دەیان گوت ئێستا کاتی شیوەن و تازیێنە ئێستا کاتی خەباتە ئەو شیوەنەیان کردوتە تووڕەیی دژ بە
دیکتاتۆری تووڕێی دژ بۆ دەسەڵاتەی کە ئاوە هەموو مافەکانی خەڵکی زەفت کردووە، هەموو شتێکی زەفت کردووە، هەموو سامانی کۆمەڵگای بردووە لە وەڵامدانەوەی داخوازی و ناڕزایەتی دەربڕینیشتا بە ئاسانی خەڵک کۆمەڵ کوش دەکات. بەڕای من پێشتر خەڵکی ئێران زۆربەی خەڵکی ئێران بە تایبەت فارسیشی پێیان وا بوو یان تورکەکان پێیان وا بوو کە ئەم کوشتن و بڕینە تەنیا تایبەت بە ناوچەکانی وەکو کوردستان و ناوچە کورد نشینەکان یا بەلوچستان یان خوزستانە، ئەوان ئەمنیەتێکیان هەیە، ئیسفەهان، شیراز، ئەوانە پیان وا بوو کە لە ئێستایی ئەم حکوومەتەدا ئەوان ئەمنیەتێکیان هەیە. بەڵام ئەم حکوومەتە بەڕای من وەکو گورگێک فێری خوێن بوو، بەڕشتنی خوێنی ڕۆڵەکانی ئێمە فێری خوێن بوو، دواتر لە خۆیان هەڵگەڕاوە، ڕووی لە ئەوان کرد، هەموو ناوچەکانی گرتەوە. دڕندایەتی ئەم ڕژیمە کۆمەڵ کوشکردنی جنایەتەکانی سەرکوتکردنەکەی هەموو ناوچەکانی گرتەوە، بە یەکجاری چاوی کردەوە بینی کە ئەمە هیچ کەسێک ئەمنیەتی نییە. یەکێک لە گیان بەختکردوانی تاران سیاوەش مەحمودی بوو پێم وا بێناوی، دایکی لە مترۆدا هاواری دەکرد، دەیگوت ئەی هاوار خەڵک من وەم دەزانی ناگەیتە ماڵی من، ڕاپەڕن وریا ببنەوە کەیە ماڵی منیش دەگاتە ماڵی ئێوەش. ئەوە قسێکی زۆر ڕاست بوو. خەڵکی ئێران بەڕاستی پێیان وا بوو کە ناگاتە ماڵی ئەوان، ئەم ماشینەی درڕندەیە ئەم ماشینە کۆمەڵ کوژە بە ماڵی ئەوان ناگات. ئاگایان لەوە نەبوو کە هیچ کەسێک لە ژێر دەسەڵاتێکی دیکتاتۆر و پیاوکوشدا لە مرۆڤکوشدا ئەمنیەتی نییە. هیچ کەسێک ناتوانێت شوێنێکی ئارام و ئەمن بۆ خۆی دۆزێتەوە، هەموو کەسێک لە مەترسیدایە. ئەوان ئێستا بەم باوەڕە گەیشتون، بە چاوی خۆیان بینیان، بە هەموو هەستی خۆیان ئەو ئێش و ئازارەیان چشت، بۆیە ئەم ئێشە هاوبەشە توانیویەتی هەمویان لەلایەک کۆبکاتەوە. ئەوینین لە شارەکانی ترەوە لە ماڵی گیان کردواندا دێنە سەر گۆڕی شەهید ژینا یان دەچنە سەر گۆڕ ئەوانی تر. یەکێک لە کوژراوەکان بوو کە دایک و باوکی نەبوو، محەممەد حسینی بوو پێم وابێ، یەکسەر هیچ کەسی نەبوو، دایک و باوکی نەبوو، خوشکوبرای نەبوو، هەموو خەڵک خاوەندارەتی ئەو ڕۆڵە کوژراوەیان کرد، هەموو خەڵک دەچنە سەر گۆڕەکەی، هەموو پشتیوانیان لێ کرد، هەرچەند لە ژیان نەماوە. بەڵام ئەوە باری ڕەوانی بۆ کۆمەلگا هەیە کە یەکگرتووی لە نێوانیان دروست دەکات. ئەوە پێی گەیشتون کە ئێمە یەک دوژمنی هاوبەشتمان هەیە، یەک خەم و دەردی هاوبەشتمان هەیە و دەبێ هەمومان پێکەوە دەست لە ناو دەستی یەک دژ بەم خەمە، دژ بەم ئازارە، دژ بەم دەسەڵاتە بوەستینەوە. تەنیا ڕێگەشیان هەر ئەو یەکگرتوویەسە، هیچ ڕێگایەکی تر لە بەردەم خەڵکانیە، تەنیا یەکگرتوویە کە دەتوانێت لە ئەم ڕژیمە نجاتیاندا ڕزگاریان کرد. بەڵێ زۆر سپاس هاوڕەشیوە، دەتوانێت پەیامی زۆری بێ ئەم شۆڕشە و ئەم یەکگرتوویە. بۆ نمونە هەروەکو خۆشتان باستان کرد، دەتوانێت هەموو ئەو کردوانەی ڕژیم کە لە چەند ساڵی لە 44 ساڵی ڕابردوودا نسبەت بە خەڵکی کورد و تورک و فارس و عەرەب کردوێتی کە تەفرەقە بخاتە بینیان، بەڵام لە شۆڕشی ژینادا بینیمان کەمە یەکگرتوو بوو، یانێ هەموو کردەوەکانی کۆماری ئیسلامی نسبەت بە خەڵکی ئێران بە تایبەت کوردستان کە دیدگایەکی زۆر خراپیدا بوو بە شەکانی دیکە بوو بە بڵقی سەر ئاو. ئێستا ئەو یەکگرتوویان پەیامێکی زۆر قایمە بۆ کۆماری ئیسلامی کە ئێمە هەر هاین بە یەکەوە، هەر پشتیوانی یەکین و ئەو یەکگرتوویە دەتوانێت بێتە دەنگێکی ئێمە بۆ بەردەوامبوونی لە شۆڕشی ژینەدا. ئەم چەند ساڵە، ئەم چەند ساڵە کۆماری ئیسلامی وە پێشتریش ڕژیمی پەهلەوی لەسەر هەر ئەم سیاسەتە بوون. زۆربەی سیاسەتەکانی ڕژیمی پەهلەوی لەلایەن کۆماری ئیسلامی و درێژە پێدرا. یەکێکیان ئەم جیاوازی خستنە بوو لە نێوان گەلانی ناوخۆی ئێراندا، وەکو تورک و فارس و کورد و عەرەب و بەلوچ، هەراویست خستنی ژمارەیەک و بەرزکردنەوەیەکی لایەنێکی تر. بەڕاستی لەم چەند ساڵەدا گەلانی ئێران لە یەک دوور خرابوونەوە، یەکیان نەدەناسی، هیچ یەکیان نەدەناسی، دژ بە یەک بوون، وەکو دوژمنێک سەیری یەکترینیان دەکرد. هیچ ئاگادارێکیان، هیچ زانیارێکیان لەسەر یەکتر نەبوو، لەسەر خواستەکان. خەڵک لە تاران بەس دەیزانی کورد شەڕ دەکات، بەس نەیدەزانی داخوازی کورد چییە، یا خەڵک لە ئازەربایجان نەیدەزانی داخوازی بەلوچستان چییە، داخوازی خوزستان چییە، تەنیا دژ بە یەک بوون. ئەم شۆڕشە بە یارمەتی دیسان دەڵێن، بە یارمەتی ئینتەرنێت، بە یارمەتی میدیا و ڕسانەی نوێ توانی ئەم بربەستە لا ببات، توانی هەموو ئەو پیلانگەڕیە هەموو ئەوانە پوچە بکاتەوە. ئێستا خەڵک یەکتر ئەناسنەوە، تازە خەڵکی ئازەری لە خواست و قسەی بەلوچ تێگا، تازە خەڵکی خوزستان لە کورد تێگا، تازە لە خوزستان خەڵک لە سێدارە ئەدەن کوردستان هاواری بۆ دەکا، لە خوزستان خەڵک لە سێدارە ئەدەن ئازەربایجان هاواری بۆ دەکا. ئەم یەکگرتوویە
بەڕای من کابوس و دێوەزمەی دەسەڵاتە بۆیە نەیتوانی ئیتر لە بین کورد و ئازەری و تورک و تورکمان و عەرەب و بەلوچ جیاوازی دروستکات شەڕ بخاتە نێوانیان هەڵگەڕیانە و بە ڕێگایەکی تر ناکۆکی بخەنە نێو مردمەوە وەکو ئەوەی کە چەند کەسێک لە سلبریتی و کەسانی خۆیان ناردە دەرەوە و دۆری بنەماڵی پەهلەویان گرد و بە هێنانەکایەی ئەوان وەکو ئامرازێک بەکاریان هێنا بۆ ئەوەی دووبەرەکی لە نێو خەڵک دروستکەن و هەر بەم کارەوە شۆڕشەکەیان بەلاڕێدا برد خەڵک بوونە دوو دەستەوە کە دەستەیەکی تاقمێکی کەم پشتیوانی لە سەڵتەنەت و پەهلەوی بکات تاقمێکی تریش دژمەوە بوەستێتەوە تاقمێک بڵێ ئێمە شەڕ ناکەین کە ئەرباب بگۆڕین شەڕ ناکەین کە لە جێ ئەمامە تاجدا برین ئێمە شەڕ بۆ ئازادی دەکەین شەڕ بۆ بەرابەری دەکەین ئەو لەو ئەم جارە نەیتوانی لە نێوان گەلاندا شەڕ دروستکە هاتوو لەم ڕێگایەوە دووبەرێکی خستە نێو خەڵکەوە بەڵام ئەوەش لە کۆتاییدایە هەموو پیلانەکان یەک بە یەک پلە بە پلە پوچەڵکرانەوە هەمووی بە شکستی هێنا ئێستا خەڵک لەوە تێگەیشت کە ئەمە چی بوو چه پیلانێکی لە پشت بوو بۆیە دیسان بەڕای من لە ڕۆژانی داهاتوودا لە هەفتەکانی داهاتوودا ئێمە دیسان یەکگرتوویەکی بەرچاو لە نێو خەڵکدا ئەبینینەوە بێگومان من لەوە گومانم نییە دیسان خەڵک بە تەواوەتی یەک دەگرێتەوە خەڵک لەو سەردەبە تێپەڕی بڵێ ئەو کووردە ئەم عەرەبە ئەو ئازەریە ئەو چییە خەڵک لەوە تێپەڕی خەڵک بە هەموو دڵگیانەوە پشتیوانی یەکە بەلوچ تورک ئازەری عەرەب کورد هەموو پشتیوانی یەکە و ئێستاش لەسەر ڕێبازی سیاسیش دێنە سەر یەکگرتووی ڕێبازی سیاسی لەوەی کە بڵێن سەڵتەنەت بێتە گۆڕەیان شتێکی دیکە لەوەش تێئەپەڕن بێگومان و دێنە سەر سیستمێکی دیموکراتیک و بەرابەر زۆر سپاس هاوڕێشیوە ئەگەر لەسەر ئەو بابەتە تێپەڕین و بینە سەر ئەوەی کە لەسەر حیجابی ئیجباری بە توندکردنەوەی گوشارەکانی حکوومەت بۆ سەر ژنان دوای ئەم چەند مانگە و سەرپێچی ژنان و قبوڵنەکردنی حیجابی ئیجباری ئایا کۆماری ئیسلامی دەتوانێت ژنان ناچار بکات پاشە کشێ بکەن بەو دەستکەوتانەی کەدا ئێستا بەدەستیان هێناوە هەروەک دەزانین حیجابی ئیجباری ئەو سەرپۆشەی کە بە زۆرە ملی لەسەر ژنان کرا گەورەترین سیمبۆل و ئاڵای دەسەڵاتی مەزهەبیە لە ئێراندا وەکو لۆگۆی کۆماری ئیسلامیە تەنانەت وەک دەبینین ژنانی سیاسەتمەداری دیکەی شوێنەکان کە دێنە ئێران ناچار دەکرێن سەرپۆشێک لەسەر بکەن بۆیە کۆماری ئیسلامی بە هەموو توانای خۆیەوە دێت دژ بەمە ئەوەستێتەوە بەڵام لە ماوەی ئەم 44 ساڵشدا ژنان دەخەبات دژی ئەمە نەوەستاون حیجاب و جلوبەرگ بەگشتی گەورەترین سمبۆلی پیاو سالاریە گەورەترین سمبۆلی ئەوەیە کە خاوەندارەتی مرۆڤ لەسەر جەستەی خۆی بەڕەسمی ناناسێت دانی پێدانان مرۆڤ خاوەنی جەستەی خۆی نییە لەم تێڕوانینەی کە دێت حیجابی ئیجباری بۆ بەسەر ژندا فەرز دەکات ئەو تێڕوانینە مرۆڤ بە خاوەنی جەستەی خۆی نازانێت کە مرۆڤێ خاوەنی جەستەی خۆی نەبوو خاوەنی بڕیاریش نییە خاوەن و بیرروڕای خۆیشی نییە خاوەنی هیچێک نییە بۆیە ئەم دەسەڵاتات بە تەواوەتی لەسەر ئەوە پێداگری دەکات هەموو ئەم ساڵانە ژنان خەباتیان کردووە هەموو ساڵەکان تەنانەت ژنان خۆیان سوتاندووە دەزانین کە ژنانی کچانی شقانی ئەنقلاب ئەو زوتنەوەی کە دەستی پێکرد چەندین ساڵە درێژەی هەیە ژنان هەرگیز وانە بووە کە یەکسەر ملکەجی ئەم یاسایە بن بە شێوازی جۆرباجۆر سەرپێچیان کردووە هەوڵیان داوە بۆ بەدەستێنانی مافی خۆیان ئێستاش ئەمەی کە بەدەست هاتووە پێشتر من خۆم لە ئێران دەمبینی کە ژن نەدەچوە ژێرباری ئەو حجابە و کۆمەلگاش دژ بەوە ژنە دەوەستا کۆمەلگاش بە چاوێکی خراپ سێوی دەکرد بەڵام ئێستاوانە بەڵام ئێستا کۆمەلگا بەشێکی زۆری دان بەوە دادەنێت کە لابردنی حجاب یان لیباسێک هەر جلوبەرگێک دڵخوازی ژنە دڵخوازی مرۆڤە ژنیا پیا و ئەوە مافی سەرەتاییە کەسی تر ئیشی بەوە نییە ئەمە بەرەو پێشچوونێکی زۆرە چونکە ئەو گۆڕانکاری لە کۆمەلگا دروست بووە کۆماری ئیسلامی بەم هەموو زەقتەی کە لەسەر ژنانی داناوە تەنانەت دەڵێ ڕێژنان لە مترۆدا ڕێیان نابێتەوە لە بانکدا ڕێیان نابێتەوە لە شوێنی گشتیدا ڕێیان نابێتەوە ئەگەر ئەو حیجابەی کە مەبەستی کۆماری ئیسلامیە بەکاری نەهێنن بەوەشنەوە ناتوانێت ئەمە دوارە لە سەریان فەرسکا وەکو جارن بەشتێکی کۆمەلگا وەکو هەمیشە کە پێ دەڵێن قشتی خاکستەری ڕەنگە ئەوان هێشتا کەم تافرێک بەکاری بێنن بەرپۆش لەسەر بکەن یان بەشێکی کە خۆی بڕوای پێ هەیە
مەسەبیە بەکاری بێنێ بەڵام بە گشتی ئەو ژنانەی ئازادی خوازن بنەماڵەکان کە ئازادی خوازن ئەوانە ئیتر بێگومان ناچنەوە ژێرباری ئەم پەچەوە ئەم حجابە ئەجباریە خەباتی بۆ دەکەن و بێگومان دیسان تاوانی بۆ ئەدەین دیسان خوێن لەسەری دەڕێن هەموو ئازادیەک هەموو مافێک لە جیهاندا بە خەبات و بە تێکۆشان و بە خوێن ڕشتن بەدەست هاتووە هیچ شتێک بە ئاسانی بەدەست نەهاتووە هەر وەک دەزانین ئێستا ئەگەر ژنان مافی دەنگدانیان هەیە لە زۆربەی وڵاتان بەهۆی تەنانەت وڵاتانی ئوروپا و ئەمریکاش بەهۆی ئەوەیە کە ژمارەیەک ژن لەسەری کوژراون زیندانی کراون ئەشکەنجە دراون تاکو بۆ مافە گەیشتون دیکەی مافەکانیش کە وردە وردە ژنان پێدەگەن هەر بە ڕێگای ئەم خەباتەیە هەر بە ڕێگای ئەم تێکۆشانەیە و دەبێت لەسەری باجەکەیشی بدەین هەموو ئازادیەک باجی خۆی هەیە و دەبێت کۆمەلگا بیدات دەبێت ژنان بیدەن و بێگومان هەتاکو ئێستا هاتوین کەس نێتوانی بەر بەم شۆڕشە بگرێ بەر بە ژنان بگرێ ئەم هەموو ساڵی کۆماری ئیسلامی لە ڕێگای جۆرباجۆرەوە بە میدیا بە ئامۆزش و پەروەرش بە خوێندن بە هەموو شێوەیە کات بکاتە مشتی ژنانەوە کە تۆ دەبێت حیجابی ئیجباریت بێ بەڵام دەبینین کە ئێستا بۆ شێوەیە بەوەوەستان تەنانەت بەرەی دەهێهشتا کە نوێترین بەرەیە دوای 40 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامی هاتۆتە هێشتەوە هاتۆتە مەدانەوە دوای ئەو هەموو ساڵی کە جمهوری ئیسلامی بە توا و توانای خۆیەوە لەلایەنی جۆرباجۆرەوە لەسەر حجابکاری کردووە ناچێتە ژێرباریەوە بێگومان هەرچیکیش دواتر بیکات دیسانەوە بێسو دەبێت دیسان مە خەڵک بە ئازادیەکی زیاتر دەکات دژوار دەبێت زۆر قرس دەبێت شەڕی زۆری دەبێت خەباتی زۆری دەبێت تاوانی ئەبێ بێگومان کۆماری ئیسلامی بۆ ئەمە لە هیچ خوێن ڕشتێک سڵ ناکە لە هیچ تاوانێک سڵ ناکە هیچ هێڵێکی سووری بۆ نییە بەڵام ناتوانێت پاشەکشە بە خەڵک بکە ناتوانێت پاشەکشە بە ژن بکات بێگومان ئەم شۆڕشە کە دەستی پێکرد بۆ هەموو بەربڵاویەی خۆی بۆ هەموو تایبەتمەندی جیاوازێ خۆی ڕێگای خۆی دەچێتە پێشەوە نە کۆماری ئیسلامی و نە پیلانگێڕی دەرەکی ناتوانێت بێت پێ بگرێ وردە وردە دەچێتە پێشەوە ڕەنگە خەڵک پیان وابێ هەنێک کەس پیان وابێ ئیتر هەموو شت تواو بووە شەقامەکان چۆڵ بوون ئیتر ئەمە سەرکوت کرا بەڵام وانە هیچ شۆڕشێک هیچ بزوتنەوەیەک بە خێرایی ناگاتە ئەنجام هیچ بزوتنەوەیەک بە چەند مانگ ناگاتە ئەنجام لە دیکەی وڵاتانی جیهاندا دەبینین کە ساڵ دو ساڵ سێ ساڵ پێ دەچێت تاکو و شۆڕشێک بگاتە ئەنجامی خۆی دەبێت وردە وردە بێ ئێمە لەگەڵ ڕژیمێکی زۆر دیکتاتۆردا شەڕ دەکەین ڕژیمێکە سڵ لە هیچ ناکاتەوە سڵ لە هیچ کۆمەڵ کوژێک ناکاتەوە تەنانەت دەبینین کە هێرش دەکاتە سەر منداڵان لە قوتابخانەکاندا بە چوکی کیمیاوی بە چەکی شەڕ هێرش دەکاتە سەر ئەوان لەوەش سڵ ناکاتەوە هەست بێگومان ڕێگایکی زۆر دژوارە ئەم ڕژیمە و پەیوەندیەکانی بۆ مانەوەی خۆیان هەموو شتێک دەکەن هەموو جنایەتێک دەکەن لە هیچ شتێک سڵ ناکەن بێگومان لە هیچ شتێک سڵ ناکەن دەبێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە جنایەتی زۆر گەورەتریش ببینی کاری زۆر گەورەتریش ببینی هەر وەک دیبینیمان لە جوان ڕۆف زۆر بە ئاسانی چەکی کیمیاوی بەکارهێنا دژی خەڵک گازی کلۆریک بەکارهێن ئەگەر شۆڕش دەست پێ ئەکاتەوە لە قۆناغی زیاتر ئەبڕێت گەورەتر ئەبێ تونتر ئەبێ ئەویش سەرکوتەکەی تونتر ئەکاتەوە بێگومان سەرکوت تونتر ئەکاتەوە بێگومان چەکی کیمیاویش دیکە ناوچەکان بەکاردێنێت بەڵام پاشەکشەی پێ ناکرێت ئەم شۆڕشە ئەم داخوازیانە ئەم دەستکەوتانە دەپارێزرێن و دەچنە پێشەوە قۆناغی زیاتریش دەبن بەڵێ زۆر سپاس هاوڕشیوە پرسیارێکمان ماوە کاتی بەرنمەکەیشمان زۆر کەمە جاگر بتوانن لە چەند دقیقا وەڵام بێتەوە زۆر سپاس دەکەم زۆر باسمان کرد لەسەرەوەی کە تا ئێستا ژنان لە شۆڕشی ژینەدا چ ڕۆڵێکیان بووە چۆن بووە ئەم شۆڕشە دەستکەوتەکانی ئێستا ئەگەر بۆ پاراستنی دەستکەوتەکانی شۆڕشی ژینا یا شۆڕشی ژن ژیان ئازادی ژنان چه ڕۆڵێکیان هەیە بۆ مانەوەی ئەم دەستکەوتانە هەر وەکە وتم بەڕای من بەڕای شخصی خۆم ژنان دۆری سەرەکیان هەیە هەم لە کۆمەلگادا هەم لە بنەماڵەدا هەم بۆ پاراستنی ئەم دەستکەوتانێک کە ئێستا هەیە ژنان ئەم شۆڕشیان بردۆتە پێشەوە ژنان لە شەقامەکاندا ڕێبەر بوون ڕێبەرایەتی شۆڕشیان کردووە بە هەموو شێوەیەک بەلایەنی جۆرباجۆر هەروە کە بینیمان لەسەر شەقامەکاندا کەسانی وەکو نیکە لە پێشەنگی شۆڕشەوە بوون لە پێشەنگی خەڵکەوە بوون ئەمە چەند لایەنی هەیە
لایەنێک گەنجانن ژنانن کە لەسەر شەقامن، لایەنێک دایکانی شۆڕشن کە ڕۆڵەکانیان بەخت دەکەن، بەڵام دێن پێداگری دەکەن لەسەر دەستکەوتەکانی شۆڕش. دایکی پەیمانی من بەری هاوار دەکا سەری کوردستان خۆش، سەری خەڵک خۆش، ڕێگای شەهیدەکەم درێژە پێ بدەن، با ڕێگای گوون نەبێت، خاوەندارەتی دەکەن. ئەمە چەند لایەنی هەیە، ژنان لەسەر شەقامدا، ژنان لە کۆمەلگادا بە کردەوەی خۆیان بە پراکتیک دێن و بەرەوانی و بەرەوانی دەستکەوتەکان دەکەن و دەی پارێزن، ناهێڵن لە بین بڕێت. بەڕای من پاراستنی لە پێشدا ئەرکی ژنان و دووهەم ئەرکی پیاوانیشە، خەڵک بە کردەوەی خۆیان پاراستنی ئازادی ژنان بە ڕێزگرتن لە ژنان بە ژنان بە ڕێزگرتن لە خۆیان دەتوانن ئەم دەستکەوتانە بپارێزن. بێگومان بەڕای منیش لە بین ناچێت، بێگومان ئێستا کۆمەلگا گەیشتوتە پلەیەکی بەرزتر لە پێشووی. هیچ کاتێک بە هیچ ڕێگایەک کۆمەلگای ئێران ناچێتەوە قۆناغی پێش دەستپێکردنی ئەم شۆڕشە. ڕێگای قۆناغی باشتریش دەبڕێت و دەکرێتە پێشیشەوە. ئاگاداریەکی زۆر گەورە لە نێو خەڵکدا دروست بووە، پێڕوانینێکی نوێ هاتوۆتە پێشەوە، خەڵک بە باشی لە کێشەکان تێدەگا، خەڵک بە باشی لە پێویستی دابینکردنی مافی ژنان تێدەگا. هەرچەند کاری زۆری ماوە ئەو خەڵکە بتوانێت دژ بە ئەو شتێک کە پێشتر کراوەتە مێشکەوە بوەستێت و ئەو شتانێک کە لە مێشکیدایە بڕواکانی پێشووتری بگۆڕێ زۆری ماوە، بەڵام ئەکرێ، بەڵام وردە ئەمە ئەچێتە پێشەوە و ئەم دەستکەوتانە نەک هەردە پارێزرن بەڵکو زیاتر دەبن. بەڵای زۆر سپاس دەکەم هاوڕێشیوا بۆ بەشداری لە بەرنامەی ئاسۆی بەرابەری. من پرسیارێکم نەماوە، ئەگەر خۆتان لە چەند دقیقەیەکی کووردا شتێکەیە کە پێتان وایە ئاماژتان پێنەکردووە فەرم. منیش سپاسی ئەوە کەم دەستخۆشیت لێ دەکەم بۆ هەموو تێکۆشانتان، بۆ خۆتان و دیکەی هاوڕێیان. شتێکی دیکەم نیە، دەست خۆش. سپاست دەکەم. بەڵای زۆر سپاس دەکەم هاوڕێشیوا فەکووریان، هەواڵنێر و چالاکی مافی ژنان کە لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمە بەشدار بوو. سپاسی دووبارە دەکەم. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئاسۆی بەرابەری، سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا بە حەوت سەوڵاوە بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون. تا بەرنامەیەکی دیکە و هەفتێکی دیکە ماڵەوە.